کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی کوردستان بکەم کە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی دیارە کەمتر لە 50 ڕۆژمان ماوە بۆ تەواوکردنی خولی 4 ساڵی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان بەگشتی و دیارە ئێمە هەڵبژاردنەکان لە 2014 بووە لە دوای 47 ڕۆژی تر ئێمە 4 ساڵی خولەکەی خۆمان تەواوەکەین بۆیە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوا لە پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەکەین ئێمە ئامادەین بۆ هاتنە پێشەوە هەڵبژاردنی خولی دوای ئێمە لە کات و ساتی خۆیدا و ئومێد دەکەین هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بکرێ و بە پێی بەشی حوتەم لە حکومە گشتیەکانی کۆتاییەکان دوای تەواوبوونی ئەم خولەی ئێمە تەنها بۆمان هەیە 90 ڕۆژ وەکو کاربەڕێکەر درێژە بە کارەکانی خۆمان بدەین ئەگەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نەکرامە پێم خۆش بوو بە ڕێزیشتان ئاگادار بن.